یادگاری ئەوان لە خیاڵ هەمیشەکە قەت بیرە نەچێتەوە. هەست دەکەی ئەوەی کە ئەوان قوربانیان بۆدایە هەمومان قوربانیمان بۆدا ئەو ئامانجەمان بەدەست هێنا کە ئەو هەموو قوربانی بۆدرا بەدەستمان هێنا مە دوای ئەنەکات لە دەستشماندا لەو کاتێ هەموو شتێکمان بەدەستێنا بەتەنێنکات هەموو شتەکان نەدەستدراکەوە چی ئەم فرمێسکانەی جەمال هەروە بە ئاسانی لە چاوان نایەتە دەرەوە. ئەم دڵپڕیا ئاوا سادە و ساکار نییە. ئەمە نە سیناریۆ و نە شتێشی گاڵتە ئامێزە. فرمێسکی ئەم گەنجە لەوە هاتووە کە کۆی کەسوکاری کە پێگاتوە لە باوک و براکانی لە تاوانی ئەنفالدا لەناوبراون. ئێستا فرمێسکەکانی بۆ ئەوە ئەڕێژێت کە هەموو ئەو قوربانیانەی کە داویانە و بەدەست چەند کەسێکی کەم تەرخەم و هەلپەرست و مشەخۆر و گەندەڵەوە دەستکەوتەکان لە دەستراوە. ئەم خۆی ئەڵێت هەموو شتێکمان هەبوو بەڵام دەسەڵاتێکی مافیاسا هەمووی لەناو برد. ئەمە ڕێگای نێوان ناوشوان و شاری چەمچەماڵە. ئەم خۆڵ و خاشاک و پیسە لە تەنیژ ئەم ڕێگایەوە چەند سەد مەترێک لە ناو شاری چەمچەماڵەوە دوورە. واتە کە ئاڕۆیت بۆ ناوشوان بۆ ناو ئەو دەشت و دەرە جوانەی داهاتیەکان ئەمە لە بەردەم تا قو دەبێتەوە. ئەگەر لەو سروشتە جوانەی داهاتیەکانیشەوە دێتە ناو شاری چەمچەماڵ ئەم خۆڵ و پیسە پێشوازیت لێکات. ئیتر ئەمە کاری ئەو دەسەڵاتەی کە بەتەنها بە قسە ماوەتەوە کە لاف و گەزافی خۆشگوزەرانی و ئاوادانی بەسەر خەڵکدا لێیە. ئەمەش ڕێگای سەرەکی نێوان شوان و چەمچەماڵ. ئەم ڕێگایە ئەوەندە چاڵ و چۆڵی و خراپە وەکو حکوومەتەکەی هەرێم و بڕیارەکانێت. خۆکە کارت کەوتە سەر ئەم ڕێگایە تا ئەگەیتە شوێنی مەبەست تووشی هەزار مەینەتی و کێشە و گرفت دەبیت وەک فەرمانبەرانی کوردستانت لێدێت کە چیان بەسەر هاتووە بەدەست حکوومەتەوە. جا لە هەمووی سێتر ئەم ڕێگایە کەوتۆتە سنووری حکوومەت یاریەمەوە بەم شێوەیە خراپە. بەڵام سنووری حکوومەتی عراقی بە تەواوی قیر کراوە ڕێگایەکی بێکێشەیە. ئەمە ڕێگای دەسەڵاتێکی کوردیە کە 27 ساڵە خۆی سەپاندۆ بەسەر خەڵکدا و لاف و گەزافی خزمەتگوزاری لێهات. بەڵام سەردانێکی خێرا بۆ ناوچەکانی کوردستان ئەوە لاڕوون ئەبێت بەشی هەرە زۆریان ئاوا بێ خزمەتگوزاریە. گردانی چاوم بم بەگەشتێرەی گالاوێژە باڵە گردانی چاوم بم بەگەشتێرەی گالاوێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێنێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێنێژە بە ئەو وەڵتی دالەرزیم کە من غافل بووم نەمزانی کە ئەو وەڵتی دالەرزیم کە من غافل بووم نەمزانی کە من ئێستا کە هۆشیارم کە من ئێستا کە هۆشیارم سەدەنکێتر بەهاوێژە باڵە گەردانی چاوم بم بەگەشتێرەی گالاوێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی گوڵم کەوە ئەو دێ ئەکەوێتە نزیک سەرچاوی ئاوی خاسە لە ناوشوان و سەر بە ناحەی قەرەهەنجیری پارێزگای کەرکووکە. گوڵم کەوە 7 کیلۆمەتر ئەکەوێتە باشووری خۆراوای قەزای چەمچەماڵ و ناحەی ڕێدار واتە شوان 30 کیلۆمەتر خۆراوایەتی. ناحەی قەرەنجیریش 20 کیلۆمەتر باشوورێتی. لەبەر شوو برینی دڵ دەیکەم گریانی بێحاصل لەبەر شوو برینی دڵ دەیکەم گریانی بێحاصل بەشێ
بشيتمنا ودبا خلكي بشيتمنا ودبا خلكي زماني فيم الله نجيجا بالا قرداني شاوبم بقستيري قالا رجا بالا قرداني شاوبم ئەو دەی لەم دۆڵەدایە پێگەیەکی جوان و پڕ لە خۆراگری هەبوو گوڵمکەوە شوێنێک کە بۆتە ڕەمزی خۆراگری لە ناوچەکە چونکە لە مێژە ئەم دەیە وەک دەیەکی گەورە و فراوان دەوری کاریگەری بینیوە هەم لە ڕووی ئاوەدانی و هەمیش لە ڕووی قوربانی خۆراگریەوە. سەرچاو ئێمە لە سەرگردی بانەبۆر وەستا بووین دانیشتوانی دێ هاتنە لامان هەر یەکە و بە شێوەیەک باسی گرد و گردۆڵگەکان و شوێنەوارەکانی دیەکە هەر کەس لای خۆیەوە ئەوێت زانیاری دروست و باشتر بداتە دەزێمە لە دواتر کا عەزیزاتە لامان دوای کەمێک وەستان و قسە و باس هەر لە سەرگردی بانەبۆر کە ئەیڕوانی بەسەر ئاواییە کەوتینە باس و خواست لەسەر چۆنێتی دروستبوونی دێ ورجيانا بسر ديدم شنكا برعا وبيني شامبالا قرداني شاوبم ئێمە ئێستا ئەمە گردێکە ئەوە گردی قەڵاکەی پێڵێن ئێمە ئەم گردەیش پشتی بەم دەشتەیە ئەمە ڕێگەی بانەبۆرە کەسەرەکەوێ ئەمە بانەبۆری پێڵێن ئەو گردەیش ئەو لامانەوە ئەوە هەر بە شێوە کوردیەکەی خۆمان پێڵێن قاق لە ژنۆکە بەڵام شوێن ئاسارە ئێستەیش مەسەن ئاساری کۆن وەکو ئەوەی گۆزە و ئەم شتانە ئێستای ئاسارەکانی دیارە ئیتر ئەمیش گوڵمکەوەیە کە دیەکە لە بەردەمانە ئەو باسکێ کوێ و باسکەی دوامانە ئەمە قوشەلانی پێڵێن ئەلێرەوە ئەچی ئیتر ئەوە قوشەلانێکە وەکو مەقان حسێبیکەین بڵێن بەڵام ئێمە وەکو خۆمان پێڵین قوشەلان ئەلێرەوە هەتا ئەڕوان ئەچێتە بەرانبەری خلەگەڕ هەر یەک دیرەکە منطقەیەکە پێڵێن قوشەلان بڵێ ئەم گردە بچکۆلەی پشت دێکەوە ئەوە قەبرستان بوو کاتی خۆی ئێستش ئاسەواری تۆزێک پێوە دیارە بەڵام پێڵێن قولەکە پێڵێن قولەکە ئەو خوارەوەی گرد بەراوەکەی پێڵێن ئێمە خوارەوەی ئەمە لە ئەمە دەرەچێتە دەرەوە ئەمە بێل عارەب کاتی خۆی کانێکی ئاکانێکی لێبوو کانیەکەی زۆر ئاوێکی شیرنی هەبوو ئەم دێە من ناتوانم تهدیدی وەختەکەی بکەم بڵێم لە کەیوە دروست بووە بەڵام لە دروستبوونی ناوچەکەەوە ئەتوانم بڵێم ئەم دێیەک بووە کە دروست بووە لەم ناوچەیە بەپێی دانیشتوانەکەیشی حەزمی دانیشتوانەکەیشی لە زۆر دێیەکان زیاتر بووە و بۆ نمونە سنووری دێی گوڵمکەوە سنوورێکی زۆری هەیە جوغرافیای دێیەکە سنوورەکەی زۆر زۆرە دیاریش کراوە کە ئێستا تەبعاً لە خەریتە لە هەموو دێیەکانی دەوروبەرمان ئێمە سنوورمان زیاترە ئەم دێیە زۆر دەمێکە مێژوویەکی کۆنی هەیە کە ئاوەدان بووەتەوە ئەم دێیە ئاوەدانی هەر هەبووە و لەگەڵ ئەم ناوچەیە من ئەوەی کە بیسبێتم ئەیانود لە ئێرانەوە هاتوون تایفەی ئیسماعیل تەبعاً سەرەکی ئاوەدانکردنەوەی ئەم دێیە ماڵ تایفەی ئیسماعیلی پێڵێن کە ئێستش وجودیان هەیە و من مەسەڵەن کەس و کار و کوڕ و کوڕەزای و هەموو ئەکسەریەتی دێیەکەیش هەر ئەو تایفەیەن بەڵام دووسێ تایفەی تری تایە دێیەکە وەکو بڵێن دوای تایفەی ئیسماعیل تایفەی ئەحمەوەلی دێت ئەوە جیاواز لەوان ئەوان لە داودەوە هاتوون حەسەبەن معلوماتی خۆشیان و ئێستش هەر خزم و کەس و کاریان هەیە ئیتر باقی تایفەکانی تر تایفەی ماڵ سەیدەکانمان هەیە ماڵ سەیوەسمانیان پێڵێن ئەوانیش حەسەبەن ئەو قسەی کە خۆیان ئەیکەن لە گەڕاو ئەو منطقەی گەڕاو بوونە لە کاتی خۆی کە هاتوونەتە ئێرە ئێستا ئەم سێ تایفەیەتیا هەیە ئەکسەرێتی ئەم دێیە سەرقاڵی کشت و کاڵن بەپێی عرازیەکەمان ئەکسەرێتی مانەوەی ئەم خەڵکەی کە لێرە بووە بەس خەریکی کشت و کاڵ بوونە زەوی زراعیان زۆر بوو و خەریکی ئەو بابەتە بوونە
و حیواندارێتیش طبعاً وەکو کشت و کاڵکە هێنات ئیتر مەڕ و مەڕداری و ئەو بابەتەیان کردووە زیاتر نیسکیانە کرد بەس نەک بە جۆرێک زۆر نۆچیانە کرد هەروەکو حاڵەتی خۆیان کەم زۆرمان نەبوو بەراو ئەچێتە خوارەوە ئەم چەمە طبعاً ئەمە شوێنی بەراومان کەم بووە بەڵام کە ئەچێتە خوارەوە ئەچێتە سەر خاسە خەڵکیش ئەو سەردەما پێم وایە خەڵک فەقیر بوو لە ڕووی مەسەلەن زانستنەوە وەکو ئەوەی کە تەکنیا هین ئەوە نەبوو سوتی زۆر نەبوو ئامێری وەک ئێستاکە هەموو ئامێرە تازەیە هەبوو لەم دوایە مەچینە هادیتر خەڵکیش دەستی کرد لە ساڵەکانی 75 بەدواوە ئیتر خەڵک ئەوەیە کە عەرزی هەبوو لەسەر خاسە و لێرەش بە خوارەوە مەچینەیان پەیدا کرد و مەسەلەن ئاویان بە مەچینە ئەخستە بەسەر زەرعات و زەرعاتیان پێکرد لە ساڵی 63 ئەم دیە سوتا ئەم دیە جێش هاتە سەری بەڵێ لە ساڵی 63 ئەم دیە سوتا جێش هات ئەم کەلانەی گشت گرت دوای ئەوەش لە ساڵی 69 بوو پێش 69 پێم وایە حکومەت هات هەندێ ماڵە پێشمەرگەی سوتان یەک لەو ماڵانە ماڵی فاتح کاکڕەشە بوو کاتی خۆی پێشمەرگە بوو ئێستا نەماوە خوا ئافریکا ئەو پێشمەرگەی پارتی بوو تاوێندایە ماڕ کەریم عەودل کاتی خۆی پێشمەرگە بوو تاوێندا ماڵەکانیان بستوێنێن ماڵ حاجی حەمەمین کوڕەکانی پێشمەرگە بوو لە دوای ئەو ساڵە ئیتر ئەم ساڵانەی دوایش هەشتا و هەتا ئێستا سێ کەڕت ئەم دیێ گوڵمکەوە لە ناو دۆڵێکدا چواردەوری بەندێک گرد و گردۆڵکە گیراوە و هەندێ دێ هاوسنوورێتی ئەم شوێنە پێی ئەڵێن بەراوەکە کە باشوورێتی و ئێرەش قەتارەتووە هاوینە هەوار و سیلسیلێ قازی خان و سەرکەل خۆر ئاوایەتی ئەوانی دیکەش پێگاتون لە قەڵاکە و قاق لە جنۆکە و گرت قەڵا و پەلی دێوانە شوێنێکی دیکەشیان هەیە پێی ئەڵێن بێڵی عەرب کە کانیەک بووە ئاوەکەی زۆر شیرین بووە دێکانی گورگەی سەرخاسە و دەیگۆران باشووری خۆر ئاوایەتی دەلە و کڵاوقوتیش خۆر ئاوایەتی و یەختەخانیش خۆر هەڵاتێت دانیشتوانی دێموو بە یەکەوە ئەچینە شوێنێکی خۆشی ناودێ و لەوێ هەمویان پێکەوە ئەکەونە جێڕانەوەی بەسەلات و یادگارەکانی کۆنی یەکتری بەتایبەت پیاوە بەتەمەنەکانی دێ هەنێکیان کە ئەزانن لەم قەتپاڵی دێکۆبوونەوەیکی دێنیشینان هەیە بەپەلا بە هەورازدا خۆیان ئەگەێنە لامان تەنانەت مناڵانیش ئەوانیش تامەزۆن بگەنە لای ئەو پیاوانەی کە چەند چیرۆکیی دێ لە ناخیاندا هەڵگیراوە لە کاتی تاوانی ئەنفالا بوو هاتمە دێ لێرە تابلۆی دێکەم شێوا بوو هەموو خانۆکان ئەسووتان ئێرە تەنها کۆمەڵک دووکەڵ و ئاگر بوو ڕووناچیاگر هەموو دەوروبەری دەی ڕوونا کردبەوە ئەمە ئەو دیمەنە ناخۆشەیە کە لە بەرچاوی هاوڕێدەریا ون نابێت کاتێک پێشمەرگە دەبێت و دێتەوە دێکە دەبینێت دێکەی خاپور کراوە هاوڕێدەریا ئەو پێشمەرگە دێرینە چەندین کارەساتی ناخۆشی لە دێکایە بینیوە ئەو باز لە دێ و قوربانی دێکەیەکات بەیەکەوە لەم بەرزایە بە هەندێک بەسەراتەکانی تاڵی دێتان بۆ باس بکات
پێشمەرگەی دێنی بە تاکید کۆمەڵێ زانیاری دێ لەسەر هەم ژیانی پێشمەرگاتی هەم ژیانی دێنشینان لەگەڵ پێشمەرگا ئەم دی ئێوەژەی کەگەڵەو دیانێ هەم خاوەنی ئەنفالم خاوەنی قوربانیدان هەم خاوەنی خزمەتکردنی شۆڕش سێکم بۆ کە لەسەر دیارە لە ساڵی 1963 بۆ یەکەمین جار بە فڕۆکەی دوژمن یەکەم شەهیدی ئەم گوندە درا و دوای ئەوە لە ساڵی 1986 5 کەس لێرە هەم بە هەلیکۆپتەرەکانی دوژمن شەهید بوون سییانیان ئافرەت بوو و هەر لە ساڵی 1970 کوڕێکی تر لێرە شەهید بوو خێزانەکەیشی لێرە ئەم دێ ڕووخا کۆچیان کرد چوونە دەی تلیان لەوێش نۆی ئەمان و لە بنەماڵەکەی بوو نۆی خەڵکی دەیەکە 18 کەسی تیا شەهید بوو ئەمە هەر لە شەهیدانی هاوڵاتی و لە شۆڕشی ئەیلولا 3 شەهیدمان هەیە دوانیان لە پارتی دیموکراتی کوردستان یەکیان لە باڵی مەکتەبی سیاسی ئەمە لە شۆڕشی ئەیلول و لە ئەنفالیشا 78 ئەنفالمان هەیە دوو ژنێک و دوو مێرمنداڵی تایە لەو 78 11 پێشمەرگەی قارەمان و تێکۆشەری ئەم دێیە بەر شاڵاوی ئەنفال کەوت هەندێکیان لە بۆسەی دوژمنانی جاشەکانە لە سیخوڕیەکان هاتن و بۆسەیان بۆ دانانەوە بەشێکیان گرتن وتر ئەو 11 پێشمەرگەی کە باسەکەم هەمویان گیراون بێسەرشێن و شەهید بوون پێشمەرگە دایمەن لە 78 کەمترمان نەبووە پێشمەرگە بە بەردەوامی پێشمەرگە هەبووە بەڵێ ئەم دێ پشت و پەنای شۆڕش بووە بە بەردەوامی پێشمەرگەی تیا بوو خەڵکمان نەبوو کاکە ئێستا ئێمە کاک سابیر خلەگەڕی هەیە بەڵام خەڵکی گوڵمکەوەیە فەرماندەی کرد بوو لە شاناقسێ شەهید بوو ئەو کاتە لە ساڵی 88 ینی لەو کاتەیە ینی من بۆ خۆم لە ئەنفالەکان کە لێرە هاتم ئەو شەوەی کە لەوەیە نزگەی 100 پێشمەرگا بووین ئەو شەوەی ئەم دیمەنەم بینی چڕە دووکەڵ و کڵپەی ئاگر ئەم ناوەی ڕۆشن کرد بوو تابلۆی گوندەکەم شێوا بوو وەکو هەزاران تابلۆی گوندەکانی دێیەکانی تری کوردستان بەڕاستی مچڕکەیە بە گیانما هات هەژێنەر بوو کارە ساتێک بوو هەرگیزا و هەرگیز لە بیرم ناچێتەوە ینی ئەگەر باسی ئەوە بکەی ئەم دێ قوربانی زۆر داوە و هیلاک بوونە ژیانیان لەسەر کشت و کاڵ و لەسەر جوتیاری بووە بە بەردەوامی ئێستا نزگەی 200 پێشمەرگەمان هەیە ناو هێزی پێشمەرگی کوردستانە و لە شەڕی تیرۆژە 4 پێشمەرگی قارەمانمان شەهید بوو بە ناو خلافەتی دەوڵەتی ئیسلامی داعش 4 پێشمەرگەشمان لێوە شەهید بوو 8 ساڵ بۆ 9 ساڵە بوو شەڕێک لە ماسقەلان کرا لە شۆڕشی ئەیلول ساڵی 75 ئیتر پێشمەرگە هاتن باڵەتەکانە هاتن بۆ ئەم دێی ئێمە ئەو دیمەنەی کە من بینیم بۆ یەکەمین جار پێشمەرگە یەکم بینی لەسەر وڵاخێکی بەرزە بەسرابەوە دوو دەستی شۆڕ لەسەری بەسرابەوە هێنایانە مزگەوتەکە و مناڵ بوو سرنجم دا و سرم لێ کرد کە ئێستاکەش کە هەموو کاتێک ئەڵێن دەقەیەک ڕێزگرتن بۆ خێری شەهیدان من پێش هەموو شتێک ئەو دیمەنەم دێتەوە بەرچاو بۆیە هەمیشە وتمە هۆنراوەکەی مامۆستا شێرکۆ بێ کەس بۆیە ئەڵێ دیەک کۆپلەیەکی ئەڵێ شەهید ئەڵێ هەورازی کوڕ پشتی شاخێکی بە عومرە بۆ پێش هەورازی کوڕ پشتی شاخێکی باوەمرە بۆ پێشمەرگە دانەویوە ئێوارەیە ڕێچکە و ریزی یەک لە دوایەک بەرەو بناری ئەو دیوە دەنگ هەر پڕمەی وڵاخێکە و وردەبەرد و زیخی ژێرپێ بێدەنگ بێدەنگ بەسەر پەیژە و دانەبەردا ئەم کاروانە کڕووماتە سەرەکەوێ بەسەر پشتی وڵاخەکەی پێشنگەوە تەرمی شەهید دوو دەستی شۆڕ بەرەو زەوی هۆ بنچکی قشخۆڵاوی ئەمە زامێکی تازێ و لێی نەکەوی ئێوارەیە خۆر وێنە کێشێکە لاواز
دەستی دواتی شت درێژەکە زەردەڕەنجێ ئەدا لە لولەی تفەنگ و یاڵی خوێناوی وڵاخ و ئینجا ئیتر چاو لێگەنێ هۆ شەماڵی تۆزی بزە و پەلەمەکە و ئاگات لێبێ ئەمە زامێکی تازێ و با کاکۆڵ و قژی ڕەشی نەئاڵۆسکێ ئێوارەیە لووتکە چەتری هەورێک بە نزمی بە سەرسەری خۆی هەڵداوە هۆ لووتکەی بەرز ئەوە ئێستا ئەگەنەلات مل هەڵبڕە و بەو هەورە تەنیایە بڵێ کە گەیشتنە سێبەرەکەی نمە با ببارێ مل هەڵبڕە سووک پێی بڵێ شەهیدێکیان لەگەڵدایە ئەڕواتەوە بۆ تێکەی خۆی لەوێ ئەنوێ سووک پێی بڵێ شەهیدێکە زۆر تینوێتی و ئاوی ئەوێ لێسادا هەژدە خێزان لەم دەیە ئەژین هەمووشیان سەرقاڵی کشت و کاڵ و ئاژەڵدارین هەنێک پرۆژە و خزمەتگوزاریان بۆ کراوە ئەوی لەسەر پارەی پترۆ دۆلار کە پارێزگای کەرکک بۆی ئەنجام داون چونکە ئەم دەیە سەر بە پارێزگای کەرککە خوێندنگای بێ مامۆستا و نەخۆشخانەیەکی تاوانۆکراویشان بۆ کراوە کە حەسەن ئەنجومەنی دێ پیاوێکی قسە خۆش و دەم بە پێکەنین لێیەکێک لە خانە قوڕەکانی دێ هەندێک قسەباز لەسەر دێەکەیت تقریبی ئێستا حالێن هەژدە ماڵ لێرە دانیشتوین بە زۆری بەمان سەرقاڵی ئاژەڵدارین مەڕ و ماڵات و مانگا و ئیتر فەلاحەتیەکەین وەکو گەنم و جۆ لە ئاسی خزمەتگوزاریە دێکە چۆن لە ئاسی خزمەتگوزاریمە بۆکراوە وەکو پردیان بۆمان کرد ئەم پەردوقیریان بۆمان کردمە کە بەناو دیەکە ئێستا دێمە ئەمە جاران زۆر زەحمەت و بووێمە شتێکی زۆر باش ئەمە مەکتەبمانەیە بەس مامۆستامان نییە ئەوش دۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەم قەیران و خەسخانەیەکیان بۆمان کرد لەسەرەوە ئەویش ئەم قەیران هات بەسەر تەواو نەبووە ئیتر ڕۆژی ئاومانێداری و کشت و کاڵوانە حکومەت تا چەند هاوکارتان بووە وڵی ئەوەتەی قەیرانە هیچ شتێکیان بۆمان نەکردویترەوە لە پێش قەیران باشتر بوو بۆ نمونە ئێمە زیاتر سەر بە کەرکک بووین یعنی لێوە شتیان بۆ ئەکردین سەر بە کەرکک بوون بەڵێ لە ڕووی قسە بە ناحیە قەرەنجیرین ئێمە ئەم پرۆژانە پرۆژەی حکومەتی هێرێمە ئەم پرۆژانە بە زۆری پرۆژەی حکومەتی عێراقیە حکومەت هێرێم نییە ناوەڵە وەکو برینسە بۆ من ئەو خەسخانەکەمان کراوە پترۆل دۆلارە ئەم پەردە پترۆل دۆلارە ئەمان هەمووی حکومەتی عێراقی ومانی کردووە حکومەتی هێرێم دەستی نەگەیشت حکومەتی ئێرێم زیاتر سنگ و سەر بەم عادی محافظی کەرکووکین ئیشکارەکەمان زۆی لێوە سەرچاواگرێ خەڵک تا چەند دەستیاوەتەوە بگەڕێتەوە دێ ئێمە پێشی ئەم وەزعە 6 ماڵ لێرە ماوینەوە 6 ماڵ لێرە ماوینێتە دیەکە تەواو چۆڵ بوو بەڵام ئێستاکە گەڕاتەوە 18 ماڵە بۆ چووری خۆمان 2010 احتیمالە بینەوە بە نزگەی 30 ماڵێک ئارەوەڵات چوم لەبەرەی خەڵکە بە حەقەت ئەم خەڵکە پشتی بە مەعاش بەسا بوو ڕەنگە ژیانێکی باشی لە شارە هاوبێ ئێستا ژیانەی بۆ دەسەبەر نابێ ناچارە بێ ڕووکاتەوە ئێرە دەخوازی خەڵک بگەڕە داواکەی خەڵک ئارەوەڵای خۆی ژیان ینی لادێ خۆی کاتێ خەڵک ژیانی نەماو دنیای ئێرامکە و ماڕوومان کرد بە شار بە عام چوونە شار لە مەجموعە دانیشتین تۆ لێرە ڕەنگە بڵێم بە هەموو شوێک ژیان دەسەبەر لێرە توانی بۆ خۆت کاسبی بکەی شتێ بکەی ئەگەر هەر چاوت لە مەعاش بێ و لە بەو شێوێ ڕەنگە ژیان وانە چێتە سەر ئێرە زۆر باشترێتە تۆ بۆ خۆت لێرە نەگەر بتوانیت ئەو مەکتەبمان هەیە لە باتی مەکتەبە 2 مەکتەبمان هەیەمە بەس چیە خەڵکە خۆی هەمووی ڕووی کرد لە شار و لە شار ئاخوێنێت ئایسەمەوتە مەکتەبەکەمان هەر مەکتەبێکی 12 پۆلیە لێرە لەسەرمان دروست کراوە مەکتەبێ زۆر باشە بەس خەڵکە هەمووی خۆی حەزی لە شار بوو ئەم وەزعی مەعاش زۆری وای لە خەڵک ڕووی کرد لە شار
دوای زیاتر لە چارەکە سەدەیەک فرمێزگرشن بۆ کارەساتێک یان بۆ کەسانێک هەروە نابێت بە سادەیی تێپەڕێن. جەمال و هەزارهای وەک جەمال برینەکان هێشتا ساڕێژ نەبووە. ئەمان تا ئێستاش بۆ کروزی ئەو کارەساتە لە هاناویاندا دێتە دەرەوە. ئەوان بە پەرلەمان و حکوومەتی کوردی و ڕزگارکردنی کۆی ناوچەکانی کوردستان ئایەکیان بەبەرداهێنابوو. بەڵام کەم تەرخەمی ئەم سەرکردە مشەخۆر و گەندەڵانە بەشێکی زۆری خاچی کوردستانیان لەدەستدا، ئێستا برین و خەمی ئەمان دووبارە بووەتەوە. سەرەتا جەمال نەی ئەویست هیچ بڵێ، چونکە ئەوتی زۆر نیگەرانین لەوانەی ناوی خۆیان ناوە حکومەت، بەڵام نەیانتوانی بۆ 2 ڕۆژ بەرگری لە خاچی کوردستان بکەن. لە سەرەتا دەستپێکردنی بەرنامەکە بە من وترا کە 14 بنەماڵە لێرە کەس و 2 کەسیان ماوەمی ئەنفال کراون. یەکێک لەو بنەماڵانە جەنابتی ناومێدیش بووی لەوەی قسە بۆ مرکەی وایە مەسلەی نەبووم ناومێد مترە خۆ مەردوتم قسەنا زۆر احتیادیشە قسەکردنەکە ژێرە احتیادی و هەچ کاتێکژەڵی من قسە لەگەڵ باشە. چەند کەسە دەنفالە تەمەنت چەند بوو کەوان ئەنفالکردن خۆش وازە هەر گیراوی دوای دەرچوو؟ من خۆم لە تەمەنی تقریبا 18 ساڵیا بووم، تقریبا 15 لەو دەورەیە بوو گیراوی. بەڵێ من 5 برام ئەنفالە. باوکم ئەمر خۆی کردو. هەر 5 براکە دەژنو ماڵێ نەبوو کاک؟ یەک قلیان نەیبوو. ئەی بوو؟ نە یەک دانیان نەیبوو کاترێ ماڵ ماڵەکان ماڵم نانان هەیە کوڕیان هەیە کوڕان ئازە بیستەوە. شکر ماڵمانە شکر ماڵم نانان هەیە براکشم کاتی خۆی نەگیرانە ماڵ ناڵەکان نەگیران کات خۆی براکشم هێن بوو لە حکوومەتی باس بڵێن هین بوو شەید بوو ئەسکەری. هەر لێرە ئەژیانەوان گشتمان لێرە ئاژیان پێشمەرگە بوون، دوانیان پێشمەرگە بوو قڵێکیان هێزی پشتگیری بوو تقریبا 60 کاگنی شوران خۆی دایبی. ناوی چی بوو؟ هین مەجید عەبدەلی. حاجی مەجید؟ بەڵێ. ئەمە ماڵەکەی بوو؟ ئەوە ماڵەکەیەتی. برای تۆ بوو؟ بەڵێ. چی ئەوانە یادگاری ئەوان لە خیاڵە هەمیشەکە قەت بیرە دەچێتەوە؟ هەز دەکەی ئەوەی کە ئەوان قوربانیان بۆدایە هەمومان قوربانیمان بۆدا ئەو ئامانجەمان بەدەستێنا کە ئەو هەموو قوربانی بۆ درا بەدەستمان هێنا مە دوای ئەنە کار لە دەستشماندا ئەوە ئێمە قوربانیمان بۆیدا بەتەمای بووین نەبوو. فرمێسەکەی تۆ بۆ ئەوەیە زیاتر ینی هەموو کەسێکگەڵێ مەسەلێکگەڵە بەرەقی نێر بۆ سەر بڕینە وانێکە ئەوە هینێکەڵە بەرەق نێر بۆ سەر بڕینە بەس قوربانێ پێنا ئەگەر لە پێناوی شتەکە ببێت زۆر خۆشترێ نانێژ بێت نانێژ پەیامی تۆ چییە وە کۆی کە خاوەن شەید و خاوەن قوربانی چی کاک عەبدوڕەحمان پەیام چی هەچی خەڵگەی پەیامەگەینە کە نەگات سوودی چی کام پەیام گەیشتۆدا کام چشت گەیشتۆدا ئەو شتێک کە بە پەیام گەیشت بێ سم بڵێم پەیامێکمە بڵێن ببگا گوێ ناگیرێ نەجووە گیرێ هەر هینیشی پێ ناکری هیچ پێ ناکری ناوە کام پەیام ئیشی پێکرا ئێمە دێکی وەگەم دێ بەزن فال تقریبا 75 کەسمانە فالە بێڵەوەی کە خەڵکی شەیدە ناو هەردوو لایەنەکە یەکێتی و ینی لە ینی بڵێن کۆمەڵە خەڵکمان لەم کاتێ لە نینی ئەم تیرۆرستانە داعاشە شەڕی داعاشە سوای پێنجێکمان کوژدا یەک لێ قارەمانتر بوو هیچ شتێکی دیار نەبوو ینی لە پێناوی چا بوو هەم شتەکان وەکو چۆن بڵێ لە پێناوی چا ڕۆی ئیتر خوای گەورەتر كمن يستاك وشيارم سدن كتر
بەهاوێژە باڵە گەردانی چاوبم بەگەستێرەی گالاوێژە دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێنڕێژە دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێک سەفاکی خوێنڕێژە. ئەمە پەنجەرە یەکێک لە ماڵە چۆڵەکانی دێە. ئەو پەنجەرەی کە لێرەوە ڕووناچی و ئومێد بوو بۆ ئەوانەی کە خۆیان بە شۆڕژگەر ئەزانی و شۆڕشیانە کرد و بەناو پێشمەرگە بوون. ئێستا نە ئەم پەنجەرەیە و نە ماڵەکانی دێ و نە ئەو ژوورەی کە ئەم پەنجەرەی تایە کەس بە ڕێباریش بەلایەن نایە. هەر بیریان چوەتەوە. خۆ لەوانەیە دیمەنێکی ئاوا ببینن بڵێن دەبێت ئەو شوێنە کوێ بێت، بەڵام نازانن هەر لەم پەنجەرەوە چەندین جار خۆیان نیگایان کردووە، یاخود سەیری دیمەنی دەیان کردووە، یاخود ڕوانیوانە بۆ ئەوی بزانن دوژمنانیان لە کوێ هاتووە. خانە ڕووخاوەکانی دێ هەموو بوونەتە یادەوەری کەسانێک کە لێرە تیا ژیاون و حەساونەتەوە. هەر بەڕاستی ئەم نیشتیمانە بۆنی ئەنفالی لێدێ. هەر بەڕاستی ئەم خانە ڕووخاوانە بۆنی ئەو دوو کەڵەی لێدێت، بۆنی ئەو ئاگرەی لێدێ کە زەمنێک هاوڕێدەریا بە پێشمەرگایەتی هاتە ناو دێکەی و بینیت تابلۆی دێکەی شێواوە. ئێستاش لە چاوی منیشە و هەر لە چاوی هاوڕێدەریاشەوە تابلۆی دێ هەر شێوە. تقدم باڵی عرارێت هەمیشە تار و تازە بێت. تقدم باڵی عرارێت هەمیشە تار و تازە بێت. وەرەگیانە بەسەر دیدەم وەرەگیانە بەسەر دیدەم چونکە بەرئا وە بینێژان باڵە گەردانی چاوبم. ئەم دێ بڵین دێی گوڵمکۆ لە ساڵی 1959 یەکەم قوتابخانە لەم دێ کراوەتەوە. لە ساڵی 59 قوتابخانە لەم دێ کراوەتەوە. ئەو کاتە لە کەرکووک و مامۆستاتەوە مامۆستایەکە بۆ ناوی فەیزوڵا بۆ مەلا فەیزوڵان پێوت قوتابخانەکە لەوە خوارەوە بوو. بەڵامی تر من ئێمە کاتی خۆی لەم دێ بووینە بەس چوینەتە کەرکووک. من لە هەشتاوێک هاتوومەتەوە ئێرە کاتی خۆی ڕام کردووە. ئەو کاتە تیپی 21 کەرکووک لێرە بوو. طبعاً کە ئێمە لێرە بووینە مامۆستا تیپی 21 دامانینە. من مامۆستای شۆڕش بووم ئەلەو مەکتەبەکە ئەلێ بوو. چەند مامۆستایەکی ترە بوو مدیرێکمانە بۆ ئەو کاتە دوسێ مامۆستا عەرەبە بوو لە بەغاواتن. ئیتر لەو سەردەما مامۆستا زۆر کەم بوو، یعنی خەڵک لە شارەوە نهات بۆێرە. ئیتر ئێمە چەند سێ مامۆستا لەم دێنێک ئەوانژە لە کەرکووک و هاتم ڕان کرد خوێندنیان تەواو کرد بۆ هاتنێرە. ئیتر هەمومان نییە ئەلێرە بووین. لێرە پۆلیەکی سەرەتایی یا بوو تا پۆلی 6. وەڵایی بە حەقەت ئیسا کۆمەڵەیەین هەیە قوتابی ئەو سەردەمە ماوە، هەنێکیان بوونە پێشمەرگە، هەنێکیان شەید بوون و هەنێکیان ئەنفال بن، بەڵام هەنێکیان ماوە ئێستاکە ئەوانە هەتا بڵی زیرەکن. کاتی خۆی ئەمە دەرزی کوردیمان پیانەوت، لە پاڵ دەرزەکەیشا سرودمان پیانەوت، دوای تیپێکی تۆپێنیشمانە بوو لێرانە، لەو خوارەوە ساحیش تۆپێنمانە بوو. ئیتر ئەو خەڵکانی ئێرە ئەو سەردەمە زۆربەی لە شارەکان هاتوبن سەربازی هەڵاتوو بن لێرانە، کۆمەڵە خەڵکی مسەقەف و ڕۆشنبیر و مامۆستا و موهاندیس و ئیتر ئەوانەی خوێندنیان تەواو کرد بوو. ئەو سەردەمە لێرە ئەو سەردەمەش بڵین تیپەکان بڵین بە حەقەت ئەو پێشمەرگانەی کە هاتنە دەرەوە بە تایبەتی کۆمەڵەوانە هەمووی خەڵکی خوێنەوار بوون، مامۆستا بوون، مهندیس بوون، خەریج کولیە بوون، ئەوانیان تەواو کرد بوو، دکتۆر بوون. بە حەقەت کۆمەڵی خەڵکی مسەقەف و ڕۆشنبیر وانە لە ناو تیپەکان هابوون. ئیترەوان زیاتر احتیمامیان بە خوێندنەدا بە بژانەوەی دیاتەکان و ئەو کاتە مەسەڵەن وەک ئەنجومەن و قوتابخانەکان وانە. والله خەریکی حیواندارین، خەریکی فەلاحەتین. ئەگەر خۆی خەڵکی دەست ئەم دوو چشتەیە فەلاحەت و مرداری.
چۆنە مەڕداریەکەتان چۆن باشە لەخوا بە زیاد بێ باشە گە خوا ڕەحمەت بکا و پڕەیەک باش ببارێ ببێ باشە لەوە ڕێ باشە والله تا ئیسا هەبوو بەڵام کۆتایەتی کاکفاتێ تا چەند گرنگە خەڵک وەکو تۆ بێتەوە دێکەی ئاوادان کاتە وڵایی هەموو کەس ئەژێ ئەوەی بێتە دەرەوە هەمووی ئەژێ هیچ پێویستی بە حکومت نابێ پێویستی بە حکومت نابێ هەموو کەسێ لە دەرەوە ئەژێ بە زەرعات ئاو زۆرە زەرعات با زەرعاتکەن من چەند ساڵە من ئیساکە خوا نەیبڕێ خوا لێمان تێک نەدا 16 بەسکەمەیە خوا ئافوتکایە خوا بەخوا پێویستیم بە هیچ نەبوو لەخوا بە زیاد بێ ئیستا لێرانم بەخوا پارەدەم بە گشتیان بە تەماشنی تریش بێنی ئەگەر وێ ڕێەکەی تقدم بالي عرارت هميشه تارو تدبي تقدم بالي عرارت هميشه تارو تدبي ورقيانا بسر ديدم ورقيانا بسر ديدم شنكا برعا وبيني شامبالا گردانی شاوبم لێرە فرمێسی گوڵمکەوەکان ئەوەی بە ئێمەوت کە ئەو شۆڕشە و ئەو خاکەی ئەوان سووتان لە پێناویدا بەرهەمەکەی بۆ ئەمان نەبوو ئەمان هەر بە خۆیان هەتا ئێساش چاوەڕوانی ئەوە ئەکەن کە ئەنفالکراوەکانیان بێتەوە چاوەڕوانی ئەوە ئەکەن کە ئەوەی لە پێناویانە بەخشی وەری بگرنەوە بەڵام مە خۆیان ئەڵێن ئێمە بووینە هۆکاری ئەوەی کە شۆڕش سەرکەوێ بەڵام دوای سەرکەوتنی ئێمە کەوتینە ژێرپەی ئەو شۆڕشەی کە خۆی ئەو کاتە بە خەمخۆری ئەم خەڵکە ئەزانێ Bombay wasayto way way Bombay wasayto aga shita disan sarnano way way disan sarnano